ئێمە یەکەم چاوەڕوانمان ئەوەیە کە ترامپ بەردەوام بێ لەو کارانی کە ئەو هاوکاریانی کە ئەمریکایەکە لە عێراقیش و لە هەرێمی کوردستان و لە ڕۆژاوای کوردستانیش و ئەو هاوکاری و یارمەتیانی کە ئەدرێ بە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی یەپەکە و هێزەکانی سوپای عێراق زیاتر بکرێت و بە هەمان شێوەش ئێمە بەباشی ئەزانین کە دوای ڕزگارکردنی مووسڵ حەویجە بە زووترین کار ڕزگار بکرێ و کە ئەوە کرا سوپای ئەمریکا بە شێوەیەک ئەمەی کە پێڵێن سپیشل فۆرسز یاخود ڕاوێژکارەکانیان لێرە بمێننەوە تەنانەت ژمارەکانیش زیاد بکرێت و ئەگەر بێت و لەلایەن حکوومەتی بەغداوە دیسانەوەکو 2011 ڕێگری بکرێت لەمەدا من بەڕێی من باشە ئەگەر سەرۆک ترامپ لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێکەوتنامەی هەبێ بەشێک لەم ڕاوێژکارانە و ئەوانەی کەوا بەناوی سپیشل فۆرسز یعنی قوات خاسە کە لێرن بمێننەوە بۆ ئەوی هاوکاری هێزی پێشمەرگە بکەن هەروەها لە ڕۆژاوای کوردستانیش.